إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، باشترين كلام فرمایشتی خوای پەروەردگارە لە قورئانی پیرۆزە ئەی فەرمێ باشترین ڕێبازی پێغەمبەری خۆشەویستمانە صلی الله عليه وسلم. خراپترین ڕێباز و ڕێگا هەر ڕێگا و ڕێبازێکە کە پێچەوانەی ڕێبازی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم، یا لەو ڕێبازەیە لادا. هەر لادان و پێچەوانە بوونێکی شنەکبەتی و بەدبەختی و قوربەسەری بەدوای خۆیان ئەهێنێ بۆ خاوەنی ئەو ڕێبازانە و بۆ ئەوانەشی کە شوێنێکەون. خوا پەنامان بدە ئەگەر تۆبە نەکەن جێگایان ئاگری جەهەنەمە. ئیمانداران، ئیمامی بوخاری و ئیمامی مسلم بۆمان یەگێڕنەوە. بوخاری لە فەرمایشتی ژمارە 334 و مسلمیش لە 367 لە دایکمانەوە عائیشە خوای لێ ڕازی بێ، خانەوادەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، کچی ئەبوو بەکر ڕزای خوای لێ بێ، کەوا فەرمووی ڕۆژێک لەگەڵ پێغەمبەرا صلی الله عليه وسلم و لەگەڵ مسلمانانە بۆ غەزایەک لە غەزاکان دەرچوون، بۆ سەفەرێک لە سەفەرەکان. دیارە سەفەرەکە غەزوەی بەنی مستەلیق بووە لە ساڵی 6 کۆچی. پێغەمبەر صلی الله عليه وسلم عادەتی وا بوو هەر کاتێ دەربچوایە یەکێک لە خێزانەکانی لەگەڵ خۆیان ئەبرد، تیر و پشکی بۆ ئەکردن، ناوی کێ دەربچوایە ئەوەی لەگەڵ خۆیان ئەبرد. ئەو جارەیان تیر و پشکی کرد و عائیشەی ناوی دەرچوو ئەوی لەگەڵ خۆیان برد. ئەفەرمێ هەتا گەشتینە شوێنێک کە پێی ئەوترێ بەیدا یا ذات الجەیش. ئەم دوو شوێنە لە نێوانی مەکە و مەدینەیان. ئەفەرمێ لەوێ لە شوێنێکە دابەزین ئیسراحەت بکەین، عادەتی پێغەمبەر وا بوو صلی الله عليه وسلم. دوای ئەوەی کە هەڵساین، دیارە عائیشەش وەکو هەر کەسێکی تر پێویستی بە سەر ئاو ئەوانە بووە. کاتێک هەڵساین بکەوینە ڕێ، تەماشام کرد ئەو ملوانکەیەی کە لە ئەسما بە سپاردە بە عایریە وەرم گرتبوو نەماوە، بە ملمەوە نەماوە. بە تایبەت ئەم مەشغوڵ بوو سواری حوشتر و دابەزین و ئەوانە، دیارە ملوانکەکە بڕاوەتەوە، بە ئەمانەتیش هێنابووی. ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئاگادار بوویەوە ملوانکەکە گوم بووە، لەوێ مانەوە لەگەڵ مسلمانانە زۆر گەڕان بە دوای ئەو ملوانکەیە، چونکە ئامانەتی ئەسما بووە. دیارە کاتی نوێژێک لە نوێژەکان هاتوۆتە پێش. مسلمانان زۆربەیان ئاویان پێ نییە و شوێنەکە شوێنی ئاوی نییە تا دەستنوێژی پێ بگرن، و ئاویشیان پێ نییە ئەوەندە بەشی دەستنوێژ بکە. موقفەکە تۆزێک ناڕەحەت بوو، کاتی نوێژیشە. دیارە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەندە ئەگەڕێ لەگەڵ مسلمانانە ماندوو ئەبێ. ئەو چادرە کە هەڵیان داوە، چادرێکی بچووکە بۆ خانەوادەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، خاتو عایشەی تایە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دێتە ئەوێ و سەرە خاتە سەر ڕانی دایکمان عائیشە و خەوی لێ ئەکەوێ. خەڵکیش
ئەیکەن بەهەرا عادەتی خەڵک وایە سە پێغەمبەر صلی الله عليه وسلم شتەکە لای ئاساییە با کاتی نوێژیش بێ چار نییە ئاو نییە بۆ دەستنوێژ و ئەوانە و پێغەمبەر صلی الله عليه وسلم شتەکە بە ئاسایی وەرەگرێ بەڵام هەندێک خەڵک هەیە لەم زەمانە و لە هەموو زەمانێکە تەبیعەتیان تەحملی ئەو شتانە ناکە توور ڕائەبن ئەیکەن بەهەرا چوار پێنج کەس زیاتر ڕۆیشت سەری لە ئەبوبەکردا ها ئەبوبەکر ها تەماشای کچەکەت کە چیپەنێکی پێداین لە شوێنێکە ئێمەی گیرداوە نە ئاو هەیە ئەو کات نوێژە و نوێژ خەریکە کاتەکەی تێپەڕەکە و نە ئاو هەیە و نە ئاومان پێیە و ئەی نوێژەکانمان ئەی چی بکەین ئەی هاوە ئیتر بیر لەوە ناکەنەوە ئەی پێغەمبەریان لەگەڵایە خۆ یعنی مەسئلەکە مەسئلەیەکی ئاساییە پێغەمبەر بە ئاسایی وەریگردووە ئێوە بۆی کەن بەهەرا بەڵام وەکو باسم کرد تەبیعەتی هەندێک خەڵک وایە بۆیە ئەبوبەکر تووڕە ئەبێ و دێ تەماشاکە پێغەمبەر صلی الله عليه وسلم سەری خستوتە سەر ڕانی عایشە و ئەمیش زۆر تووڕە ئەبێ ئەوەندە تووڕە ئەبێ لەبەر خۆیواڵێ ها چیت پێکردین ها چۆن دەمی خەڵکت لێمان کردەوە ئیتر حەجارن جاری لێ ئەدا ئەڵێ ئەوەندە ژەنیە قەبرغەمەوە ئەگەر لەبەر ئەوە نەبوایە پێغەمبەر صلی الله عليه وسلم سەری هاوە باوشمەوە بۆ ئەوەی هەڵنەسێ لە خەو و ئیسراحەتەکەی لێ تێک نەچێ ئەڵێ ڕامەکرد ئەوەنە لێدام ئەوەنە قسەی پێ کردم بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە هەڵسا شتەکەی زۆر بە تەبیعی وەرگرت خوای تەعالا بەرەکەتی خۆی دابەزاند و ئایەتی تەیەمم دابەزی بۆ مسلمانان ئەفەرمێ دوای ئەوە کە مسلمانان بە تەیەمم نوێژیان کرد بۆتانی باسەکەم ئێستا تەیەمم چۆن ئەکرێ دوای ئەوەی مسلمانان بە تەیەمم نوێژیان کرد و کەوت هەڵسیاینەوە تەماشامان کرد ملوانکەکە لە ژێری ئەو حوشترەی کە من سواری بووم لە ژێری حوشترەکەیە هەندێک لە مسلمانە پیاو چاکەکان وەکو ئوسەیدی بنی حوضەیر یەکسەر ڕوویان کردە عائیشە و ئاهلوبەیتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمویان ئەمە یەکەم بەرەکەتی ئێوە نییە ئێوە هەروە بەرەکەتدار بوون هەر حادیسەیە بەهۆی ئێوە ڕوویدا بێ خوا بەرەکەتی بۆ مسلمانان دابەزاندووە ها بزانم بەهۆی ئێوەوە خوای تەعالا بەرەکەتی تەیەمومی دابەزاند ئێوە بوونە سەبەبی ئەوەی کە خوای تەعالا ئەم بەرەکەتە بۆ مسلمانان دابەزێنێ ئەگەر ئاو نەبێ چی بکەن خۆشەویستەکانم ئایەتی تەیەموم لە سوورەتی مائیدە ئایەتی 6 خوای تەعالا فەرمێ دوای ئەوەی کە باسی دەستنوێژەکە ڕووەکاتە مسلمانان ئەی مسلمانان ئەگەر هەڵسان بۆ نوێژەکانتان دەستنوێژ بگرن دەموچاوتان بشۆن باڵتان بشۆن مەسحی سەرتان بکەن پێکانتان بشۆن ئەی ئەگەر ئاو نەبوو خوای تەعالا فەرمێ وئین كنتم مەرضى ئەو على سەفەرین ئەگەر نەخۆش بوون نەتانتوانی ئاو بەکاربێنن یا لە سەفەرا بوون ئاو نەبوو ئەو جاء أحد منكم من الغائط ئەگەر تاراتتان کرد و دوای ئەوە ئاوتان دەست نەکەوت ئەو لامەستم النساء یا ئەگەر لەگەڵ خێزانەکانتانە دروست بوون ئاو نەبوو خۆتان بشۆن فلم تجدوا ماء فتيمموا ئەو کاتە تەیەمم بکەن صعيدا طيبا بەسەر زەویەکی پاک فامسحوا چی ئەکەی بۆ تەیەمم فامسحوا چی مەسح بکەن بەو خۆڵە یا بەو سەر زەویە دەست ئەدەیتە زەویە و مەسحی فامسحوا بوجوهكم وأيديكم منه دەمچاوتان و دەستان مەسح بکەن ما يريد الله ليجعل عليكم من حرج خوای تەعالا ناوێ دینتان لەسەر قورسکا و تووشی حاڵەتی ئیحراجیتان بکا ولكن يريد ليطهركم وليتم نعمته عليكم لعلكم تشكرون خوای تەعالا ئەوێ پاکتان کاتەوە ئەوێ نیعمەتی خۆیتان بەسەرا بڕێژێ تاوەکو ئێوەش سوپاس گوزار بن سوپاسی خوا بکەن لە سوورەتی نیساء ئاەتی 43 هەم جارێکی تر خوای تەعالا باسی تەیەمممان بۆکە یعنی ئێمە لە قورئانە یەک ئاەتمان هەیە باسی دەستنوێژەکە ئەو ئاەتی 6 سوورەتی مائیدە هەر لەو ئاەتە خوای تەعالا باسی تەیەمممان بۆکە و لە ئاەتی 43 سوورەتی نیسائیش خوای تەعالا باسی تەیەمممان بۆکە تەیەمم لە زمانی عەرەبیە خۆشەویستەکانم واتە مەبەست یعنی تۆ ئەگەر ئاو دەست نەکەوت ڕوو ئەکەیتە خۆڵ
یان سەرزەویەک تەیەمومی پێ ئەەکەی لەبەر ئەو دوو ئاەتەی کە ئێستا باسمان کردووە لەبەر ئەو حەدیسان کە حەدیسەکەی خاتو عایشەیە لە هەر شوێنێکا بووی ئەگەر ئاو نەبوو دەست نوێژ بگری ئەگەر لەشت گران بوو نەتوانی خۆت بشۆی یان ئاو دەست نەکەوت ئەوە لەو حاڵەتە تەیەموم ئەەکەی لە جیاتی دەست نوێژەکە تەیەموم ئەەکەی یعنی تەیەموم جێی دەست نوێژ ئەگرێتەوە تەیەموم جێی دەست نوێژ ئەگرێتەوە ئەگەر عوزرت بووی سە باسەکەین عوزرەکان چییە بەڵگەی ترمان هەیە بۆ ئەوەی کە تەیەموم جێی دەست نوێژ ئەگرێتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثەکەی جابری کوڕی عەبدوڵڵای ئەنساریە أفرمي في غمر صلى الله عليه وسلم فرموي أعطيت خمسا لم يعطهن أحد من الأنبياء قبلي بينشتم بي دراوة حيج في غمريكي تر بيشي من بين دراوة نصرت بالرعب مسيرة شهر تا يك ما نري خواي تعالى ذاتي كي داوة ببي غمر وبمسلمان دجمنان ليه ترسن دجمنان ما نري ناوي بي غمر وسباي إسلام ببيسن أوان زنوكيان أتشيو ئەژنۆیان ئەشکێ و دیاریشە بەخوا ئەمڕۆ مسلمان لە شوێنێکا سەرکەوێ سبحان الله لە بەقەدەر مانگەڕێک لەم لاوە ئەوەکان تر چۆکیان شکاوە و دیارە ئەمە بە چاوی خۆمان ڕۆژانە ئەمە بینین لە هەر شوێنێکا مسلمان سەرکەوێ بێدینەکان مانگەڕێ دوای ئەوە هەر ئەژنۆیان شکاوە ئەلەرزن وجعلت لي الأرض مسجدا وطهورا زەوین بۆ کراوەتە مزگەوت ئومەتەکان تر شوێنێ تایبەتیان هەبووە لە ناو پەرستگایەکە عیبادەتیان کردو بەس ئومەتی محەممەد هەموو سەرزەوی پەرستگایە بۆیان و زەویش کراوەتە تەهور لە جیاتی دەست نوێژ لە جیاتی لەشگرانی ئەتوانێ ئینسان خۆڵی سەرزەوی یان ئەوەی ها لە سەرزەوی بەکاری بێنێ بۆ ئەو شتانە وأيما رجل من أمتي أدركته الصلاة فليصلي لحر شوێنێکا کاتی نوێژ هات نوێژی خۆت بکە دەست نوێژت ئاو تەبوو دەست نوێژ بگرە نەبوو بە خۆڵ تەیەموم بکە و ئوحلت لي الغنائم ئومەتەکانی تر دەستکەوتی جەنگیان لێ حرام کراوە بەس بۆ ئومەتی ئێمە حەڵاڵ کراوە وكان النبي يبعث إلى قومه خاصة وبعثت إلى الناس كافة ئومەتەکانی تر ئومەتەکانی پێشی ئیسلام هەر پێغەمەرێکیان بۆ بنێررایە بۆ یەک ئومەت ئەنێررا بەس پێغەمەری ئێمە بۆ هەموو عالەمە بۆ هەموو جیهانە بۆ قەومێکی تایبەتی نییە بڵێ بۆ عەرەبە و بۆ کوردە و یان بۆ خەڵکی جەزیرە بەتەنیایە و بعثت إلى الناس كافة پێغەمەری هەموو دنیایە هەتا قیامەت وأعطيت الشفاعة یەکێکی تر لە شتە تایبەتەکانی پێغەمەر صلی الله عليه وسلم شەفاعەتە کە لە ڕۆژی قیامەتە شەفاعەتی گەورە پێغەمەر ئەیکا بۆ ئەوەی قیامەت دەستی پێ بکە محاسبە دەستی پێ بکە ئەمە ئیمامی بوخاری ئەیگەڕێتەوە ژمارە 438 ئیمامی مسلمیش ژمارە 521 وتمان تەیەموم جێی دەست نوێژ ئەگرێتەوە تەیەموم جێی خۆشۆردنیش ئەگرێتەوە بۆ ئەو کەسانەی لەشیان گرانە و ناتوانن لەشگرانی دەرکەن ئایا ئاویان نییە ئایا نەخۆشن ئایا وەزعێک لەوە تەیەموم جێی ئەوەش ئەگرێتەوە بە بەڵگەی چی بە بەڵگەی ئەو ئاەتە ئەو ئاەتەی کە ئێستا باسمان کرد طبعا علەما دوو شێوە تەفسیرەکەن ئەو لامەستم النساء ئیمامی شافعی ئەفەرمێت دەستدانە ئافرەت بۆیە لا ئیمامی شافعی ئاەتەکە بەس بۆ دەست نوێژە بەس لە لای ئیمامەکانی تر ئەو لامەستم النساء یعنی ئەگەر جیماعت کرد ئەگەر جوود بووی سەرجەیت کرد لەگەڵ خێزانتە بەپێی ئەو معنایە ئاەتەکە ئەوە ئەگەیەنێ کە تەیەموم بۆ لەشگرانیش ئەبێ هەر لە ئاەتەکە بۆ طبعا لەسەر ئەوە حەدیثشمان زۆرە یەکێک لەوانە عمرانی کوڕی حوسەن ئەیگەڕێتەوە لە ئیمامی بوخاری طبعا تەخریجی حەدیثەکەمان بۆ کا لە ژمارە 348 لە عمرانی کوڕی حوسەین ئەفەرمێ ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژی کرد بینی کابرایەک دووری گرتووە ئەلەو بنەوە دووری گرتووە فەرمووی ئەوە بۆ فڵانە کەس دوورت گرتووە نەهاتی لەگەڵمانە نوێژی جەماعەت بکەی وتی ئەی پێغەمبەری خوا لەشم گران بووە و ئاو نییە دیارە لە سەفەرا بوون لەشم گران بووە و ئاو نییە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی عليك بالصعيد فإنه يكفيك فەرمووی تەیەموم بکە یعنی بەسەرزەوی تەیەموم بکات کافیە یعنی ئەتوانی بۆ خۆت نوێژ بکەی لەگەڵمانە
مادام ئاو نییە لە جیاتی ئاو تەیەموم بکە. و حديثێکی ترمانە ئیمامی ئەبوو داود ژمارە 334 و ئیمامی ئەحمەد ژمارە 17812 بۆمانە گێڕێتەوە زانایانیش ئەفەرمن حەدیثەکە صحیحە. ئەفەرمێ عەمری کوڕی عاص، طبعا حەدیثەکە لە عەمری کوڕی عاسەوە ڕیوایەت کراوە. ئەفەرمێ ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە غەزوەی ذات السەلاسیل عەمر ئەکا بە ئەمیری سوپاکە. کاتی ئەچن دوورەکەونەوە دنیا زۆر سارد بووە و ئەمانە زستان بووە، لە شوێنێکە ئیسراحەتەکەن شەو بەیانی ئەڵەسن عەمر لەشی گرانە بێ. هەڵ ئەسێ یعنی ئەو ئەمیرە بێ ئەو پێشنیوژیشیان بکە، ئیتر بیرەکاتەوە ئیسە خۆی بشوە، یعنی شتێک نییە ئاوی پێگەرم کە، موقفەکە تۆزێ قورسە، بۆیە عەمر تەیەموم ئەکا و پێشنوێژی بۆ موسڵمانان ئەکا. بەتەئکید ئەوەش هەنێ کەس وەکو باسم کرد هەنێ کەس هەیە تەبیعەتی وایە ئەم شتانە لای قورسە، یەکسەر کە ئەگەڕێنەوە ئەڕۆن هەلای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەی پێغەمبەری خوا عەمر بە لەشگرانی بەرنوێژی بۆ کردین، عەمر بە لەشگرانی بەرنوێژی بۆ کردین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەنێرێتە شوێن عەمرە، ئەفەرمێ عەمر خێرە و لەشگرانی و بەرنوێژیت بە موسڵمانان کردووە. ئەویشەی گەڕێتەوە فەرمێی پێغەمبەری خوا شەو کە خەوتین لەشم گران بوو، بەیانی هەڵسام دنیا زۆر سارد بوو، ترسام ئەگەر بەو ئاوە ساردە خۆم بشۆم تیا بچم. خوای تەعالایش لە قورئانی پیرۆزە فەرمێ ولا تقتلوا أنفسكم إن الله كان بكم رحيما، خۆتان مەکوژن خوا زۆر بەبەزەیە بۆتان. یعنی ڕاستی بیرم لەم ئاەتە کردەوە خوای تەعالا وا ئەفەرمێ ئیتر وام بە باش زانی تەیەموم بکەم و پێشنوێژیان بۆ بکەم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێکەنی و دەنگی نەکرد، کەوابوو ڕازی بوو پێغەمبەر صلی الله علیه وسلم بەوە، کەوابوو لە حاڵەتێکە ئەگەر ئاویش هەبێ، ئەگەر ئینسان نەیتوانی ئاوەکە بەکاربێنێ لەبەر هەر عوزرێ ئەتوانێت تەیەموم بکا و نوێژەکەی خۆی بکا. کەوابوو ئێستا لەم ئاەت و حەدیثانەوە ئەوەمان بۆ دەرەکەوێ لە چی کاتێکا تۆ ئەتوانی تەیەموم بکەی، لە چی کاتێکا تۆ ئەتوانی تەیەموم بکەی. یەک ئەمە لەبەرکەن، ئەمە زۆر گرنگە، ئەمە شەرعە، خۆتان ماڵ و مناڵتان پێویستان پێ ئەبێ. کورتێکەمەوە لە دووشتا بۆ ئەوەی لە بیرتان نەچێتەوە، کورتێکەمەوە لە دووشتا. زانایان یان خەڵکی تر لەوانێت بیکا بە چەند خاڵ ئینسان لە بیری ئەچێتەوە، بەس ئەگەر کورتی کەیتۆ لە دووشتا لە بیرت ناچێتەوە. یەکەم لەو ئاەت و حەدیثانەوە بۆمان دەرەکەوێت ئەگەر ئاو نەبوو تۆ لەشت گران بوو یان بێدەستنوێژ بووی، ئەگەر ئاو نەبوو ئەتوانی تەیەموم بکەی. کەوابوو خاڵی یەکەم ئەگەر ئاو نەبوو، هەمووتانە ئیزانن. تا خاڵی دووهەم ئەگەر ئاو هەبوو بەڵام تۆ نەتوانی ئاوەکە بەکاربێنی، نەخۆشی، ئەگەر ئاو بەکاربێنی لەوانێ عەمەلیاتت کردووە، لەوانێ تووشی کارەساتێکت کە ئاو هەیە بەس شەوە ها لە ناو دۆڵێکە ئەترسی ئەگەر دابەزی دڕندەیەک حیوانێک یان شتێک ئینکات تۆزێ وەزعەکە ئەمان نییە، یا لە ڕەبایەکای دوژمن نزیکە دابەزیتە خوارەوە لەوانەیە دوژمن تەقەت لێ بکە. لە حاڵەتێکی زۆر ئاسایی ئاو هەیە بەس تۆ ناتوانی بەکاری بێنی، ئەلەو حاڵەتەشە تەیەموم ئەکەی. کەوابوو لە دوو حاڵەتە تۆ شەرعەن بۆت هەیە تەیەموم بکەی. داواکارم خوای تەعالا بخاتە ناوە جوانەکانی خۆی ڕەحمەت پێ بکە، هیدایەتمان بدە، نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە. یا ڕەبی خوایە دامەزراومم بکەی لەسەر شەریعەتەکەت، لەسەر دینە پاکەکەت، لەسەر دینە جوانەکەت. یا ڕەبی خوایە لەوانەمان بگێڕی کەوا خۆت و پێغەمبەرەکەت و یارانی پێغەمبەرەکەت و هەموو موسڵمانانیان خۆشەوێ. یا ڕەبی لەوانە نەبین کەوا لە ناو دڵیانە غەڵ و قین و بغز و ڕق بەرامبەر بە موسڵمانان هەڵ ئەگرن. یا ڕەبی خوایە ئیسلاحی حاڵمان بکەی، شیفای نەخۆشەکانمان بدەی، ڕەحم بە مردوەکانمان بکەی. یا ڕەبی خوایە هەندێک موسڵمان داوای دوعای خێریان لێکردین بۆ هەر بابەتێ، بۆ هەر هۆکارێ، بۆ هەر شتێ ڕاز و نیازێکە لە ناو دڵیانە هەیە. خۆشەویستەکانم بەچی ئەتوانی تەیەموم بکەی؟ دوو ڕەئیمان هەیە. ڕەئی شافعیەکان و حەمبەلیەکان ئەڵێن بەس بە خۆڵێکی پاکی سەرزەوی کە تۆزیشی هەبێ، خۆڵ
پاک بێ خۆڵەکە تۆزیشی هەبێ کاتێ دەسە دەیتە سەریا تۆزەکە بلکێتە دەست و پلتو. ئەمە مەذهبی ئیمامی شافعی و مەذهبی ئیمامی ئەحمەدە، یعنی بەغەیری ئەوە دابێ. بەڵام لە مەذهبی ئیمامی ئەبوو حەنیفە و ئیمامی مالک ئەفەرمن هەموو شتێکی سەر زەوی ئەبێ، هەر شتێ مادەی سەر زەوی بێ، یعنی بەشێ بێ لە زەوی ئەبێ. بۆ نمونە خۆڵ، لم، بەرد، تاوێر، حتا وتیانە تاوێری ئەگەر پاک پاک شۆریا بێتیش، ئەگەر پاک پاک شۆرا بێتیش دروستە تو تەیەمومی پێ بکەی، دروستە تەیەمومی پێ بکەی. حتا وتویانە هەندێکیان وتویانە هەر لە حەنبەلەکە لە حەنەفی و مالیکیەکان فەرمویانە حتا بە بەفر دروستە، هەر بەفر کاتێ بەفر نابارێ سەرزەوی گرتووە و مەجال ئەوە نییە ئیتر خۆڵ وەمانە بکرێتە، ئەڵێەوە بەفرەکە دروستە تو تەیەموم بکەی. حتا وتویانە بە خوێش دروستە، بەڵام وتویانە خوێی سناعینە، ئەو خوێی کە خوێی سەرزەویە دەسە دەیتە سەریا و تەیەمومی پێکەی. ئەمە ئاسانکاریە، ئەمە ڕەحمەتی خوای پەروەردگارە. تو جاری وایە بە مەذهبی ئیمامی شافعی هین ناکەی، خۆڵ نییە، مەسەن بارانە، دنیا قوڕاوە، حاڵەتێکی خوای تەعالا ئەم مەذهبەی داوە، ئەم دوو مەذهبە تو ئەتوانی لەسەر ئەو بۆچوونی ئەو عالیمانە بڕۆیت و ئیشەکەتیش ئینشاءڵڵا سەرکەوتووە بێ و گوناحباریش نابی. چۆنیەتی تەیەمومەکە، چۆن تەیەمومەکەی بە پێی ئەو حەدیثەی کە عەماری کوڕ یاسر ئەیگەڕێتەوە. حەدیثەکە طبعا لە بوخاری و لە موسلیمی شەهاتووە بە چەند لەفزێ. ئەفەرمێ ڕۆژێکیان پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ شوێنێ ناردمی، بۆ سەفەرێ، بۆ ئیشێ، ئەڵێ لەشم گران بوو، کە لەشم گران بوو کاتی نوێژیش دیارە نوێژ بەیانی بۆ یان نوێژەکانتر بۆ هاتۆتە پێش، نەمزانی چی بکەم، بەس بیست بووم کە تەیەموم هەیە، بەڵام نەمەزانی چۆن تەیەموم بکەم بۆ لەشگرانی. ئەمزانی بۆ دەست نوێژ ئاوا ئەکرێ، بەس نەمەزانی بۆ لەشگرانی چۆن تەیەموم بکەم. بۆیە خۆمم ڕوود کردەوە بەناو خۆڵەکەیە تەپاوتل بەکرد، وامەزانی تەیەموم وایە خۆت ڕوود کەیتۆ بۆ دەست نوێژ ئاوایە، بەڵام وامەزانی بۆ غوسل ئەوەیە خۆت بپلکێنی تۆ ناو خۆڵەکەیە. ئەڵێ وامە کرد و نوێژم کرد و هاتمە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم باسم کرد، پێغەمبەری خوا پێکەنی و فەرمووی عەمار وان نابێ، هەر بەس بوو ئاوا دەست پەنجەکان ئاوا بڵاو بکەیتەوە، بیدەیتە سەر زەویە، بیدەیتە سەر ئەو شتەیە کە باسمان کرد، ئەو شتانەی وا باسمان کرد، بیدەیتە سەر زەویە و پاشان فوش بکەیتە ناو دەستە بۆ ئەوەی تۆزێ لە خۆڵەکە کەمەوە بێتەوە، لە تۆزەکەی کەمەوە بێتەوە، فوی پێ ئاکەیت و ئەمجا مەسحی دەم چاوتەکەیت و مەسحی هەردوو دەستەکەی ئاوا تەوا. ئیتر ئەگەر لە شتیش گران بێ ئەتوانی نوێژ بکەی، ئەگەر بێ دەست نوێژیش بووی هەر ئەتوانی تر نوێژ بکەی. ئەوەی کە دەست نوێژ بەتاڵەکات و تەیەمومش بەتاڵەکاتەوە، ئیتر دوای ئەوە بێت تەیەمومێکی تر بکەی